ساڵانێکی زۆرە من ئەو کارە ئەەکەم بەڵام خۆتان نەزانم بە تەنیا شت ناکرێ بۆیە ئەم بڕیارە هەرچەند درەنیش بۆ ئەم بڕیارەماننا کە ئەم ڕێکخراوە بکەینەوە ڕێکخراوی ئاماژە بەڕاستی ئەمان دابراون لە کۆمەلگا وەکو نابستان لە کۆمەلگا دابراون بەڵام ئێستا ژەڵم هەر درەن نییە خۆتان ئەزانن زمانی ئاماژە زمانی پەیوەندیکردنی نابستانە بە کۆمەلگاوە ئەوان بەداخەوە کە بەداخەوە لەم ژینگەی دەوروبەریان هیچ ئاگادارنین لەبەر ئەوە ئێمە لێرەوە ئامانجی ئێمە ئەوەیە لێرەوە بڵاوی ئەەکەینەوانێ کە خولێکی زمانی ئاماژە بکەینەوانێ بەڵام پێویستمان بکێ پێویستمان بە حکوومەتە پێویستمان بە ڕێکخراوەکانە کە پاڵپشتیمان بکەن نەبوونی بۆشایەکی زۆر لە حکوومەتە لە کەناڵەکانە لە فەرمانگاکانە لە مەحکەمەکانە کە وەرگێری زمانی ئاماژە نیە ئێمە ئەماش وەکو هەلێکیش ئەخەینە بەردەمی گەنجان کە هەندێک گەنج کە بە حەز بکات و کە بێتە ئێرە ئەو خولە فێری زمانی ئاماژە بێت بەداخەوە لە هەموو کەناڵەکان لە هەموو وڵاتانە دەستخۆشی دەبست لە کەناڵی عێراقیەکەم کەوان وەرگێریانەیە بەس کەناڵەکانی خۆمان کەسیان نیانە ئەمڕۆ زۆر گەڕام گەنجێک بێنم وەرگێڕان بکە بەداخەوە دەسم نەکەوت یعنی گوڵزار خان بەهار هەتاکەی ئێمەش ناتوانین پێویستە 50 بەهار 50 گوڵزارخانی کە دروست بێت چونکە ڕۆژانە ئەمانش بەشەکن لە کۆمەلگا بەرکەوتەیان نەبێت لە هەموو شوێنەکانە لەبەر ئەوە ئێمە لێرەوە ئامادەی خۆمان تایە ئێمە و ئامادەیمان تایە ئەمڕۆ ڕۆژی کردنەوەی ڕێکخراوی ئاماژەی گەشەپێدانی مرۆییە بۆچی ئەمڕۆ لەبەر ئەوەی ئەمڕۆ 23 ڕۆژی زمانی ئاماژەی جیهانیە خۆتان نەزانن زمانی ئاماژە زمانی پەیوەندیکردنە بینی نابیست بۆ کۆمەلگا کە ئێمە لە ناو کۆمەلگایە بۆشایەکی زۆر هەیە کە بەداخەوە یەکەم لە کەناڵە ڕاگەیانەکانەوە لە حکوومەتەوە لە دادگاوە لە پۆلیسەوە لە هەموو شوێنەکانە کە بۆشایەکەی کە وەرگێڕی لێنە کە بتوانن کە نابیست لە ژینگەی دەوروبەری تێبگا لەبەر ئەوە ئێمە لێرە پێشەنگایەکمان کردەوە کە نابیست بەشداری تیاکردەوە دوو نابیستی کچ کە ئیشی دەستی پێشکەوە لەگەڵ نابیستێکی نابینە لەگەڵ دوو وێنەکێش کە هەردووکیان نابیستن یەکێکیان لە نابیستەکان نابیستی شوکەم بینایە کۆمەڵی وێنەی جوانی کێشاوە لێرە بۆمانکردنەوە ئەمە یەکەم جارە نابیست کە بەشدار بێت لە پێشەنگایەکی وایە هیوادارم ئیتر بتوانین ئەمە بۆیان بکەین بە پیشەیە کە بتوانن بەردەوام بن و بژێوی ژیانی خۆیانی پێدابین بکەن طبعا زمانی ئاماژە کورتێک لەسەر زمانی ئاماژە لە جیهاندا 300 زمانی ئاماژە هەیە بەڵام زمانێکی نێودەوڵەتی هەیە کە ئەمە بەکارێنێت لە کۆنگرەکان و لە کۆبوونەوە ڕسمەکان و لە کۆنگرەکانە بەکارهێنرێ 72 ملیۆن نابیستەیە لە سەرانسەری جیهانە ئەم ڕۆژە لە ساڵی 2007 ئەم ڕۆژە دیاری کرا وەکو زمانی ئاماژە لە ساڵی 2010ەوە یادی ئەکرێتەوە پەیامی ئەم ساڵیان زمانی ئاماژە بۆ هەمووان لە پێناو مافی مرۆڤایەتیە طبعا ئەوەی کە ئێستا پەیامەکەی کە من وتم کە پێویستمان بە پاڵپشتی حکوومەتە پێویستمان بە پاڵپشتی ڕێکخراوەکانە کە زمانی ئاماژە کە کۆمەلگا بەسەراحەتەن ئیتر فێر بێت کە وتم ئەو بۆشایە هەیە بەکردنەوەی خول ئێمە ئامادەین کە ئەوان یارمەتیمانمان ئێمە خول بکەینەوە بۆ زمانی ئاماژە بۆ کەسانی کە زۆر گرنگە یەکەم اینجا دووەم کە بکرێ بە مەنهەج لە هەموو وڵاتە پێشکەوتەکانە زمانی ئاماژە کراوە بە مەنهەج ئەم ساڵ لە وڵاتە عەرەبەکان ئەم ساڵ یەکەم وڵات کە ئەوەی پەیڕەو کردووە لە سعودیەیە کە پەیڕەویان کردووە زمانی ئاماژە خستۆتە مەنهەجەوانە چونکە تۆ بەرکەوتت ئەبێت لەگەڵ نابیستە بەردەوام لەبەرەوە خراوی مەنهەجەوانە هیوادارم کە لە لای ئێمەش بیر بکرێتەوە بخرێتە مەنهەجەوانە بۆ بۆنی ڕۆژی زمانی ئاماژەی جیهانیەوە پیرۆزبایی لە هەموو نابستانەکەم و لە خۆمانەکەم گرنگی زمانی ئاماژە زۆرە زمانی ئاماژە لە ئێستاە هەروەکو زمانەکانی تر هەیە چونکە نابستێکی زۆر هەیە لە هەموو جیهانە نزیکەی 72 ملیۆن نابیست هەیە و بە 300 زمانی جیاواز ئەدوێن بە پەنجەکانی دەستیان
طبعا ئەم زمانی ئاماژەش جیاوازە لە شوێنێکەوە بۆ شوێنێکتر لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکتر هەروەکو هەموو زمانەکانی تر. یەکەم کێشەی نابیستان ئەوەیە کە لە کەسەکان تێناگەن و ناتوانن ئەوانش ئەوەی کە خۆیان هێنە بیگەینە کەسەکانی تر بەهۆی ئەوەی نەزانینی کەسەکانی تر کە زمانی ئاماژە نازان. لەبەر ئەوە لێرەوە بە بۆنێ ئەم ڕۆژەوە داوا ئەەکەم لە هەموو کەسێک ئەگەر زۆر بێ ئەگەر کەم بێ خۆی فێری زمانی ئاماژە بکات بۆ ئەوەی کە ئەمە هاوکاریەکە بۆ نابیستەکان ئەمە پاڵپشتێکە بۆ نابیستەکان ئێمە وەکو ڕێکخراوی ئاماژە بە نیازین لەمەوە دوا خولی بەردەوام بکەینەوە بۆ ئەو کەسانی کە ئەیانەوێ فێری زمانی ئاماژە بن. من خۆم 35 ساڵە لە پەیمانگای هیوای نابیستان وەکو مامۆستا ئیشەکەم. ئێساتر وەکو وەرگێڕێکیش ئیش ئەەکەم. زمانی ئاماژە ناڵێم زۆر سووک و ئاسانە، بەڵام ئەو قورسەژ نییە هەروەکو زمانەکانی تر ئەگەر هاتوو بەکاری بێنێت و قسەی پێ بکەیت بەکاری بێنێت و قسەی پێ بکەیت ئاسانە گران نییە. طبعا هەموو زمانێکی شەروایە زمانێک هەتا ئەگەر زۆر باشش بیتایە کە بەکاری نەهێنیت لەبیرت ئەچێتەوە. زمانی ئاماژەش بە هەمان شێوەیە ئەگەر تۆ هەوڵی لەگەڵابەی هەموو شتێک ئەو شتێککە پتەوێت و مەبەست بێت و نیەتێکت هەبی بۆ فێربوون فێر ئەبیت. ئیش کراوە بۆ نابیستان بەڵام وەکو پێویست نییە چونکە نابیست پێویستی لەوە زیاترێکە ئەکرێ زیاتر یارمەتیان بدرێت و هاوکاریان بکرێ بۆ چونکە ئەوان بەردەوام لەگەڵ کەسانی ترە ئەبێ هاوکاریان بێ بۆ تەرجومەکەت چونکە خۆیان ناتوانن وەکو کووتمان لە دەور و پشتەکان تێبگەن و دەور و پشتیان تێبگات لەبەر ئەوە بەردەوام پێویستیان بە وەرجێڕێک هەیە کە لەگەڵیان نایبێت. چۆن ئەیچنیت؟ ڕسم ئەکات لەسەر قماشەکە دوای ئەوە دوای ڕسمەکە بە پولەکە و زەنگانە ئەیچنێت. بەڵێ و جۆرە هەن نەخش بەکارهێنە جۆری نەخشی جۆرا جۆر بەکار ئەهێنێ لە چینەکانە بە چەند تەواوی ئەەکەی یەک کراس 3 ڕۆژ بە 3 ڕۆژ تەواویەکات. هەندێک جا بە 3 ڕۆژ تەواویەکە هەندێک جا بە زۆرتر ئەگەر نەخشەکەی قورستر بێت بەگە زۆرتر تەواویەکات. حەزەکە جوان دەرچێت لەبەرەوە زۆر خەریکە بێ لەگەڵیا. بەوردی کێشە چییە؟ کێشەی تۆ چییە؟ دەوام ئەزانم بەڵام تۆ مەسەلەن کەسانی تر ئەبینی کە قسە ئەکەن تۆ تێناگەیت کێشەت چییە؟ ئەڵێکی ملکە لەگەڵ دایکما بم دایکم تەرجومەم بۆ ئەکات تەرجومەی قسەکانم بۆ کاکە لەگەڵ کەسێکا بم. تۆ پێت ناخۆشەکە گوێت لێ نییە؟ ئێستا ئاساییە ئەڵێ ئێستا من ئاساییە کە بە زمانی هێما قسە ئەەکەم لەگەڵ ڕەفیقەکانمە ئاساییە. تۆ چۆن فێری ئەو ئیشە بوویت چنین؟ یەکەم جار لە مەکتەبم یەکەم جار لە مەکتەبەوە مامۆستاکەی فێری چنینی کردووە لە مەکتەبەوە فێر بووە. شەپێدانی مەدەنیات بە هاوبەشی لەگەڵ ڕێکخراوی ئاماژە لە 23 نۆیە کە یادی خاوەن پێداویستی تایبەتە بە ڕێزان چینی نابیستان ئێمەش پێمان خۆش بوو لەم ڕۆژەیە هاوکار بین لەوەی کە چالاکی و توانەکانی خۆیان بە دەرخەن بۆ ئەمەش پێشەنگایەکی شایستەمان ئەنجامدا. کۆمەڵێک نابیستان و کەمبینان ئەمڕۆ توانیان وێنە و هونەری خۆیان لێرە دەربخەن بەکاری دەستی و بە وێنە دەستیانی کە خۆیان کێشاویانە. ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیات هەوڵی داوە بۆ زۆربەی چین و توێژە جیاوازەکان هەم چین و توێژ بەپێی تەمەنەکان بەپێی ئەوانەی ئایا خاوەن پێداویستی تایبەتەکان جیاواز بێت بە هەر جۆرێک بێت هاوکاریان بکات تاکو توانەکانی خۆیان ببیننەوە بتوانین گەشەی زیاتری پێبن. لە زۆربەی چالاکیەکانی تریشمانە ئاماژەمان بەوە کردووە کە هەمیشە پاڵپشتی هەموو چین و توێژە جیاوازەکانی بە شێوەیەکی گشتی کاتێک کە ئامادەکاریەکان تەواو بکرێت و زۆربەی پێداویستیەکان لە ڕووی ستاف و لە ڕووی ئەو پێداویستیانەی کە هەن ئامادە بکرێت و هەروەها تەنسیقێکی پێشوەختە لەگەڵ لایەنی بەرپرسەکان ئەنجام بێرێت هیچ
کێشێکی وا نایەتە بەردەم کە بتوانین چالێکەکەمان ئەنجام بدەین. نیشانی خۆشەویستی عالەمیە.